ئەمەی بپرسم کە لە ئێستادا مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی چه حیزبێکە؟ لە ئێستادا من خۆتەزانی هیچ پەیوەندیەکی ئۆرگانیم نەماوە، بەڵام جەنابەت من هەر کەسێک عمرێک 30 ساڵ 40 ساڵ لە ناو حیزبێکی سیاسیاوی جۆرەها پەیوەندی هاوڕێیەتی و برایەتی و خوشکایەتیت لەگەڵ ئەوانەدا هەیە. من ئەمەوێ پابەند بم بە و ڕابردووە هەزاران مرۆڤی باشمان ناسیوە لەو مەسیرەدا و ناتوانی دەستبەرداری ئەو هاوڕێ باشانت بی کە لە خۆشی و ناخۆشیە لە چەندین هەوراز و نشێوە ئێمە پێکەوە لە یەک کاروان نابووین. بۆیە من وەفادارم بەرامبەریان و خۆشم بە قەرزاریان نەزانم، بەڵام ئیشی ئۆرگانی نەخێت هیچ لە ڕەبتێکی ئۆرگانی مامۆستا داواشە لێ نەکراوە بۆ خولی پێشووی هەم پەرلەمان هەم پەرلەمانی عێراق هەم کوردستان داوای کاندید بوون لێ نەکراوە؟ بەڵێ بۆ پەرلەمانی عێراقیش و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پاریش بۆ پەرلەمانی کوردستان لەو هێزانە چەندینیان چواریان بۆ پەرلەمانی کوردستان و پێنجیش بۆ پەرلەمانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. تۆ ئەنم بپرسم بەرەی دەسەڵات بوونیان بەرەی ئۆپۆزیسیۆن؟ هەمووی دەرەوەی دەسەڵات هەمووی دەرەوەی دەسەڵات بوون، بەڵام من بەڕاستی ڕەتم کردەوە